بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەبارەی بارودۆخی سووریا دوای کەوتنی ئەسەد دەکەین نێروا باز لە ئایندەی دۆخی کوردیش دەکەین لە سووریا ئایا لە بەردەم مەترسی یاخود دەرفەتدایە و لە کەوتەکانی دوای کەوتنی ئەسەد و ئەمڕۆژ دەستی تحریری شام محەممەد بەشیری وەکو سەرۆکی حکوومەتی ڕاگوزەر تا هەڵبژاردن ڕاست بەردە بۆی کە حکوومەتێک پێک بێنرێت تا هەڵبژاردن ئایا قۆناغی دوای ئەوە قۆناغی حکومڕانی دوای ئەسەد چی دەبێت وەک سەرۆکارەکانی کەوتنی ئەسەدیش دەکەین ئەم پرسە لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد ڕەوف سیاسەتمەدار قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێربێن سوپاسیامە دەبوون دەکەین سوپاس دەکەین. ئەگەر سەرەتادەوە دەست پێ بکەین خوێندنەوە هەیە لەبارەی ئەوەی کە دوای دینی سەردۆخی کورد بەڵام قسە لەسەرەوەی دەڵێن بەشار ئەسەد بە خێرایی کەوت. ئایا بە خێرایی کەوت بەشار ئەسەد یاخود بەڕێکەوتن دەسەڵاتی چۆڵ کرد و جێهێشت چۆن بوو ئەمە ڕوویدا لەم کاتەدا؟ بەڵێ بەناوی خوای گەورە لە ڕاستیە ئەگەر ژمارەی ڕۆژەکانی ئەم شەڕەی کۆتاییە ئەم پەلامارەی چەکدارەکان بڵێن بە 12 ڕۆژ حسابی بکەین بەم ڕقەمە بڵێن ئەڵێن کەوت بەڵام بەڕاستی کەوتنی ڕژێمی بنەماڵەی ئەسەد بە 12 ڕۆژ نەکەوتووە هەر لە سەرەتای دروستبوونیەوە خۆی بڕیاری کەوتنی ئەدا کە دیکتاتۆریەت پێڕاوەکەن تەقدیسی کەس و بنەماڵە ئەکرێ دوایی سیستەمی کۆماری وەکو سیستەمی پاشایەتی ڕەها و مەلەکی مطلقە پەیڕەو ئەکەن ئەوە سەرەتای کەوتن لێەوە دەست پێەکە بۆیە ئەمڕۆ نەتیجەکەیتی ئەوە یەک دوو کەوتنی ئەخلاقی ساڵی لە هەشتاکانایە کاتێک کە حەما ئەڕوخێنن بەسەر خەڵکەکەیە بە هەزارەها خەڵک ئەکوژن بە هەزارە خەڵک ئیعدامەکەن ئەوە کەوتنی ئەخلاقی بوو. کەوتنێکی تری حەقیقی کە لەگەڵ بەهاری عەرەبیە بوو کە ئەبووایە ئەو کاتە بکەوتایە کە خەڵکی بەبەرد ڕەجمیان کرد مناڵ و گەنجی شارەکان بەبەرد ڕەنجمیان کرد ئەویش بێ سێودوو دەستی کردەوە چۆن حەمای ئیبادە کرد ئەو خەڵکەی تریشی ئیبادە کرد و بە مەلاین بە ملیۆنەها خەڵکی سووریا دەربەدەر بوون و چەند ساڵە باکی نییە ئەم دەربەدەریە و ئەم برسیکردنە بە هەزارەها کەسیشی جارێکی تر ئەخلاقی کەوت کە بە هەزارەها کەسی تا ئێستا وەستا لە زیندانەکانە بە یعنی تەواوی بەشەریەت ئەوەی کە ئەیبینێ وجدانی هەیە و ئەخلاقی هەیە ئەو دیمەنانە ئەبینێ موچڕکەی پیادێ ئەمانە لە ڕووی سیاسی لە ڕووی ئەخلاقی لە زووە کەوتون لە زووە مستەحەقی کەوتنن بەڵام ئەم 12 ڕۆژە پاڵێکی مابوو پاڵەکەیان پێوەنا بۆ چونکو نەتامی ما نەمەعنای ما نەکەڵکی پێوەما بۆ هیچ تەرەفێ لە ئەترافی معادلەی حدودەکانی کە دەوڵەتە ئیقلیمیەکان لەگەڵ دەوڵەتە زەرهێزەکان بۆ کەس بەشار هیچ کەڵکی پێوە نەمابوو بۆ حیزبەکەشی حتا کە لە خۆی مجریمترن کەڵکی نەمابوو بۆ عسکەریەکانی خۆی کە چەند ساڵە بە خێویانەکە بۆ کادیرەکانی کەڵکی نەمابوو بۆ میلەتەکەی کەڵکی نەمابوو بۆ دەوڵەتەکانی دراوسەیشی کە چەند ساڵە خزمەتی یەکتر ئەکەن لە ناو معادلاتی ئیقلیمی نێودەوڵەتیە بۆیە هەموو دەستیان لێ هەڵگرت و کە هەر دەوڵەتێکیش لە شەرقی ئەوسەتا دەستی لێ بەربدرێ بەرگەی پەلاماری میلەت ناگرێ چونکو هەموو میلەتەکان پڕن لە دەسەڵاتەکان. باش بەس بوو ئەم پاڵە لەم کاتەدا بۆ پێشتر ینی لەم تەوقیتەدا هەڵبژێردرا هیچ لەسەرەوە هەیە بۆ لەم کاتە لە 27 بڵین مانگی ڕابردوو کە دەستی پێکرد لە حەلەبەوە دەستی تەحریری شام. بەڵێ ئەگەر جوان سەیری بکەین ئێمە و خوێندنەوەیەکی وردیش بکەین بۆ ئەو شیکاریانەی کە ئەکرێ باس لە گۆڕانکاریە گەکرێ ئێستا چەند ساڵە ئەم من بۆ خۆم 2015 شیکارێکی سەعات و نیوم کردووە لەسەر ئەوەی کە لە 2015 تا 2030 کۆمەڵێ دەوڵەت ئەڕوخێت جوغرافیای سیاسی تا ڕادەیەک
ئەگەر لە سەدا دەوڵەتەکەش پارچە پارچە نەکرێ سیستەمەکەی ئەگۆڕێ و لە 2004 لە 4 و 5 لە کوردستانی نوێ 2 ڕۆژ لەسەر یەک ئەو بابەتەم نووسیوە کە نزیکی 6 دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئایندا ئەبێ بە فیدرالی چونکو لەوە زیاتر معاناتی نەتەوەکان پێکاتەکان حڕیاتی سیاسی لایەنەکان ئەشکنجە و ئازاردان بەرگە ناگرێت لەوە زیاتر ئەم پیا دیارە کە گۆڕانکاری بەڕێوەیە و دەمێکیشە دەستی پێکردووە لە لێدانی عێراقەوە هەتا ئێسا کەم ئێستا کاتێک کە ئەم سوپایە ئەم سوپا چەکداری کە ئێستا هات و تەحریری شام دەستیان پێکرد هەر لەگەڵ دەست پێکردنە هەموو دنیا خۆی لێ بێدەنگ کرد هیچ کەس موقفی نەبوو رووسیا یەکجار دەستی وەشاندووە یەکجار ئەویش پێ ئەچێ بە پێی تەوقیتەکەیە وا دیارە بۆیە لەو لەحزا دەستی وەشاندووە بەشار ئەسەد تەکلیفی کردووە ئەو دەسە بۆ شوێنێ تا فریاب بکەوێ ئەم دەرچێت و تا فریاب بکەوێ هەندێک کەسیان عسکەری و ئەمنی و استیخبارات و بەعزە سەرۆت و سامانیان هەیە لە شوێنێکەوە دەریکەن بۆ ئەوەی شتێکیان بەدەستەوە بمێنێ ئیتر رووسیا شار ئەوەندە بەشداری کرد لەوە زیاتریشی نەکردووە عێراق 3 ڕۆژ پێش کەوتنی ئیعلانی محایدی خۆی ڕاگەیاند بێلایەنی خۆی لەبەرۆ دیارە عێراقیەکان ئاگادار بوون لەوەی کە ئەکەوێ ئاگادار کراون نابێ ئەبێ محاید بن و هەڵوێستی عەمەلیشتان نەبێ هیچ هەڕەشەیەکیش نابێ بکەن تورکیا تەمعاً تورکیا نەک هەر پشتگیر نەبوو بەڵکو دەستی هەبووە لەوەی شەریک بووە لەوەی کەوە ئەم بەشار ئەسەد و ئەم سوڵتەیە بکەوێ و بەدیلی بە دروست بکرێ ئێران زۆر هەوڵیدا لە 2011ەوە ئێران کە ئەکاتە تقریباً 14 ساڵە ئێران هەموو ئیمکاناتی خستەکار هەموو توانای عسکەری و ئەمنی و مخابەراتی و ئابووری خۆی و شوێنی تریشی خستەکار ئەم ڕژێمە نەکەوێت چونکو عمقی استراتیژی ئێرانە لە ڕووی چیوە لە ڕووی پاراستنی ئەمنی ئێرانەوە بۆچی ئەمە ئاوایە ئێران لە ناوەڕاستی هەشتاکانە هەین لە ناوەڕاستی شەڕی ئێران و عێراقا استراتیژێکی ئەمنی داناوە بە عنوانی حیمایەت ئیران عن بعد یعنی پاراستنی ئەمنی ئێران لە دوورەوە ئەم پاراستنە سیستەمەکەی ئاوایە دروستکردنی هێزی ئەمنی عسکەری ڕوشنبیری سیاسی تەنزیمی لە ناو دەوڵەتانی هاوحدودی ئێران دوایی دەوڵەتەکانی دووهەم ینی دوای ئەوان کە ئەکاتە ئەو دیوی حدودی یەکەم هەتا گەیشتۆتە سوودان و بەعزێ دەوڵەتی تریش ئەمە بۆچی استراتیژەکە ئەوەیە شەڕ ئەبێت لە دوور شەڕی ناوخۆ ئەگەر ڕووی کردە ئێران فشار ڕووی کردە ئێران لەناو ئەو دەوڵەتانە بکرێن نەک لە وڵاتەکەی خۆیان سووریا عمقی استراتیژی ئەوە بوو چونکو کاریگەری هەبوو لەسەر لوبنان لەسەر سووریا خۆی لەگەڵ ئیسرائیل لەگەڵ دەوروبەرەکەیشی و دائیمەش یەکێک بۆ لە خاڵەکانی هەڕەشە و احتیمالی هەڕەشە لەسەر تورکیا کە تورکیا و ئێران تەمعەن دوژمنی تەقلیدی تاریخی یەکترن لە زمانی سەفەوی و عوسمانیوە تا ئیسا ئەمە ئێران هەر ئەوە نەبەرگەی گرت بۆ چونکو پێشەوەی کە سووریا بخەن معادلەکە ئەوان ڕێکخراوە ئەبێ حیزبوڵا بکەوێ ڕئیسەکەی بکوژێ جێگرەکەشی بکوژێ لە 150 بۆ 60 کادیرەکانیشی تیا بچن کادیری عسکەری و ئەمنی ئیتر شتێکی نەمێنێ لەسەری بۆستێ پێگەی نەمێنێ ئینجا سەرەی ئەم هات کە سەرەی هات ئێران زانی کۆتایی هاتووە بابەتەکە بۆیە خۆی نەکرد بە خاوەنی جگە لە کۆمەڵێک جملە کۆمەڵێ ڕستەی وا بڵێن ئەدەبیاتی سیاسی و وەکو بڵێ مائی وەجه وەزیری خاریجیەکەیان 72 سەعات پێش ئەوە هاتە بەغا هەندێک قسەی کرد لەگەڵ وەزیری خاریجی سووریا هەتا سووریەکە مووقفی نەرمتر بوو هەتا ئەو چونکو سووریەکە یەقینی هەبوو چەند ڕۆژێکی ماوە لەبەرەوە قسەی نەرمتری کرد بۆ ژیانی مستەقبەلی خۆی و عائیلەکەی
ئەمە دەست لێبەردانێک بوو وازەحە پێوە و پێش ئەچێ زۆربەی وڵاتەکان هەلەویشیان بۆ کرابێ کە ئەوە کۆتایی هاتووە کەس خۆی حەزێت نەکا بە نەبێتە کێشە بۆ دەوڵەتی تر ینی کەس خۆی نەکا بە خاوەنی قسەرەتی وڵاتانی تیژەکەن بەس دەرەکەوتنێک کە بوو ئاوا بەشار وڵاتە چۆن بەجێ بێڵێ چۆن دام و دەستگاکان ڕاڕاست بکە سەرۆک وەزیرانی پێشوو تا ئەمڕۆ بڵێن کەسێک تیران ڕاستبات ئەو کاروبارەکان بەڕێوە ببات ڕێکەوتن لەگەڵ بەشاران نەبووە بەڵام حتا چونکو یەکێ لە وەزیرەکان ئەڵەیەک و لە سەفیرەکانی ژێکێ لە وەزیرەکان ئەڵێ وەزیری عەدلە هی سووری باشە ئەڵێ هەر نەمانزانیوە چووە و پێی نەوتوین ئەڕوا و پێشی نەوتوین بە جێمانێڵێ ئاگامان لە هیچ نییە بۆیە بە دیکتاتۆریش وەسفی ئەکا سەفیرەکەی خۆی لە مۆسکۆ بە دیکتاتۆر وەسفی ئەکا بە ڕژێمێکی مجریم وەسفی ئەکا ئەوانیان کە لە ناو هینا ماون لە ناو وڵاتە بەس پێ ئەچێت تەنها ئەم تەحریری شامە تەنها لەگەڵ ڕێیز و زەراکە لینکیان هەبووە ئەمان و لە دەرەوە شپیان و تۆ مەڕۆ بۆ ئەوەی ئاڵوگۆڕی دەسەڵات بە ئاشتیانە بکەین تۆ سەلامت دەرەچی بۆیە بەیاننامەیەکی زۆر هادی خوێندەوە بۆ هاوڵاتیەکانی بۆ خەڵکەکەی وەکو سووریەک کە ئەو ئێرە جێنایەڵێ و ئەوێ دەستگاکانی دەوڵەت پارێزراو بن داوای لە خەڵک کرد کە ڕەشە کوژی نەکەن تاڵانی نەکەن سووتاندن و شتان نەکەن شتەکانی دەوڵەت بپارێزن ئەوانیش بەیانی وەکو خۆی چوون لە ماڵەوە هێنیان و لە فندقێک دایاننا لەوێ بێهاتاوەکو ئەو 48 سەعاتە چەندێکە هەفتا شتێک سەعاتە تا سێ قۆڵی دانیشتون ئەم کوڕە گەنجە کە پێشتر پلەکانی تقریبا ئیداری هەندێ بڕیوە و اختصاصیشی هەیە هەم لە بوعدی با بڵێن هەندەسەی ئیتیصالات و لە شەریعەیشە اختصاصی هەیە بەڵێ ماوەیەکیشە ممارەسەی ڕێیز و زەرایی کردووە بۆ حکوومەتی منفا با بڵێن لە ناو سووریاوە ئامادەیی تایە کە تەجروبەیەکی لەسەر عەرز کردووە لە حکومڕانیە حاضر کراوە پێشتر تدریبی پێکراوە کە بکرێتە ئیسەر ڕێیز و زەرایەکی موقەتە و احتیمالیشە ئەگەر لەم موقەتیە نازام چەند ساڵەخایەنێ سەرکەوتوو بێ دوور نیە لە ئینتخاباتی ئایندەیشا بەردەوام بێ باڵێ دینی سەر حکوومەتی ئایندە بە زۆکو وڵاتان بازی تورکیات کرد تورکیاش پێشتر پەیوەندێکی ینی داوای گفتوگۆی لەگەڵ بەشارە سەد دەکرد بۆچی لێ هەڵگەڕایەوە خۆش پێشبینی ئەم بارودۆخی نەکردبووە تا ماوەی پێش چەندین جارە دۆغان داوای دانوستانی کرد بەشارە سەد لە خۆبایی بوو بۆ وەڵامی نەدەدانەوە تورکیا دوور نییە بکەوێتە ناو هەڵە لەبەر یەک سەبەب تورکیا قەت بینی لەگەڵ سووریا باش نەبوو هەرگیز عەلاقەیان باش نەبوو چونکو تەماعی تورکیا لە ناو سووریا تەماعێکی گەورەی قوڵە و ڕیشەی تاریخی هەیە حەڵەب بەهی خۆی ئەزانێ باوای گەورەیان قەبرەکەی لەوەیە لەبەروی باوای گەورەیان قەبرەکەی لەوەیە وازان ئەوە مڵکی ئەوانە کێ و کەسە وەڵی ناوەکەی بیرچۆت لەم بەرزا بیرم نییە کاتی خۆی دەوڵەتی ئەم دەوڵەتی تورکە دروست نەبوو هەر قەبیلەی کایای گەورە بوون کاتی خۆی باپیرە گەورەیان ئەو شەر عوسمانی ناو بۆ پێما بێ دوو کوڕی هەیە کوڕێکیان زۆر عاقڵمەند و سیاسی بوو یەکێکیشیان زیرەک بوو بەڵام زۆر عەسکەری بوو ئۆرتۆغریل نابوو کوڕەکەی تریان پێشنیارەکە بۆ باوکی ئەڵێ باوکە ئێمە لەمە زیاتر ناتوانین کۆچەر بین ئەبێ وەتەنمان هەبێ ئەبێ شوێنێکمان هەبێت یا ببێتە مەسکەنمان و تاپۆکرێ لەسەرمان ببێتە نیشتیمان بۆ مستەقبل ئەویش ئەڵێ جا کوێ هەیە بتوانین ئەوە بکەین چونکو عەشیرەتەکە زۆر گەورە بووە بازاڕیان هەبووە تیجارەتیان هەبووە بەرگەی نەگرتووە هەر ماوەیە لە شوێنە بن کۆچەری بکەن پێشنیارەکەڵێن بچین بۆ لای دەسەڵاتداری حەڵەب شام ئەو کاتە یەکێک بۆ لە حەفیدەکانی سەلاحەدین ئەیوبی بەدەست ئەوە بووە ئێمە گرنتیەکی بینێ ئەوی شوێنێکمان بۆ دیاریکا بۆ ئێمە گرنتیەکە ئێمە ئەوەیە بیان پارێزین لە شەڕی چەکدارانی مەعبەد ئەو کاتە سەلیبیەکان بوون ئەوانیش ڕوومەکان بوون
ئەوانی شوێنێ بۆ ئێمە دیاریکەن بیکەنە ماڵ بۆمان ببێتە نیشتیمانمان ئەو وەختە ئەو شوێنیان ئەداتێ و ئیتفاقەکە ئەکرێ دوایی هەر لەوێ باوکیان ئەمرێ و قبری مەجموعەیەکی تریان لەوەیە بۆیە لە زاکیرەی ئەوانە خۆی بزانێ ئەمە حەلە بە موکی خۆی بزانێ وایە بەڵێ بەس ئێستا خواستی تورکیا وەژنی ئاوەرە سووریەکان بگەڕێنەوە ئەوە بابەتێکی ترە جا بە ئەوەشم لە ئیدارەی ڕۆژاواش لە ناو ببرێ دارەی ڕۆژاوی باکووری ڕۆژهەڵاتی سووریا هەسەدە ئەوە بوعدێکی ترە وتم احتیمالە بکەوێتە هەڵەکە دوو بوعدی هەیە باشە یەکیان ئەوەیە کە بەحسا مەقسەی تورکەکانەوەڵن ئەڵەن ئێمە ئەمانەوێ ئاساییشی خۆمان بەدەستی خۆمان بپارێزین لەسەر سنوور هەم لە سووریای مستەقبل هەم لە کوردەکانی مستەقبل بۆچی لە سووریای مستەقبل چونکو هەرگیز پەیوەندی بینی ئەم دوو دەوڵەتە ئاسایی نەبووە و جێگیر نەبووە لە ڕووی سیاسیوە دوو دەوڵەتی دراوسێن کە کەمترین پەیوەندی دیبلۆماسی و سیاسیان بووە لە مێژووی 80 ساڵی 50 ساڵ لی ڕابردووە زۆر کەم دوو دەوڵەتی ئاوا هەیە هاو سنوور بن بەو درێ بەو خەریزە بەو سنوورە درێژە و ئەوە علاقاتی سیاسی دیبلۆماسیان ئەوەنە لاواز بێ کوردەکە تەمعەن کێشەیان لەگەڵ کوردەکە چییە؟ ئەڵێن ئەوەی کە لە تورکیا ئەوەی کە لە سووریا هەیە هەمان ئایدۆلۆژیای هەیە لەگەڵ ئەوەی کە لە تورکیا هەیە لەگەڵ ئەوەی کە لە قەندیلە هەیە ئەمە قسەی تورکیایە تەمعەن بۆیاڵەن ئێمە ئەمانەوێ ئاساییشی سنووری خۆمان پارێزی تورکیا تەمعەن دیارە کە ئەمریکا و ئەوروپا و بەعزێ دەوڵەتی تر لە زووە پیانوتووە کە سووریا لە کەوتنایە فریای خۆتان بکەون بۆیە 3 مانگ 4 مانگە ئەگەر جوان سێرت کردبێ ئۆردۆغان خۆی معارەزەی تورک حتا تورکە ڕەگەز پەرستەکان هەر هەمویان گۆرانی بە ماڵای کورداڵێن و کورد برای ئێمەیە و ئەبێ چی بۆ ئێمەیە بۆ ئەوانیش بێ و باسی ناوخۆی خۆیانە ئەوە چەند مانگە کە خەریکی ئەو پرۆسەیەن لە ناو تورکیا ئەزانن کە لە سووریا ئەمە بەڕێوەیە و ڕوو ئەدا ویستیان ناوماڵی خۆیان ئەوەندە تۆکمە بکەن پێشەوەی ئەمە لە سووریا ڕووبدا عەبدوڵڵا ئۆجەلان و دەمپارتی بەرنە ناو پەرلەمان لەوێ ئەو ئیعلانی بکا بڵێ ئەوە ئێمە چەکماندانا وا ئێمە لەگەڵ تورکیا و دەسەڵات و ئەنقەرا ڕێکەوتین و ڕێکەوتنێکی دەستوریش دوایی ئەەکەین ویستیان ئەمە بکەن اینجا بکەیە فریان نەکەوتن ئەیفرای ئەمە نەکەوتن پرۆسەکە سەری نەگرت بەس احتیمالیشە بەردەوام بن و باشیشە بۆ ئەوان و بۆ کوردیش ئەگەر کورد ئەم فرسەتە ئەبێ بقۆزێتەوە کوردی تورکیایش و کوردی سووریایش باشە بە زۆکو حەلەبەوەی باسی سلێمان پاشە سلێمان پاشە ئەوەی کە ئێستا بەڵێ باوکیانە باوکی گەورەیانە بەڵێ باشە بەس وەکو دەرفەتی کورد بۆ کورد سلێمان پاشا بیرت نەچێ باوای عوسمانە باش وەکو دەرفەتی کورد ینی ئەو ڕووداوانەی سووریا چ دەرفەتێکی بۆ کورد تێدایە کوردی سووریا وتە دەرفەتی بۆ کوردی باکووریش تێدایە بەڵێ چۆنە دەرفەتەکە با لە سووریاوە دەست پێ بکەین سووریا تەمعەن ئەم حکوومەتەی دائەمەزرێ لە سووریا باشە حتمما ئەبێ وابێ یعنی مانتیق وا ئەڵێ ئەبێ دەرسی وەرگرت بێ لە بەهاری عەرەبی لە شکستەکان لە ئەزمموی ئیسلامیەکان کە شکستیان هێنا هەر یەکێک بە جۆرێ یا شکستیان پێهێنرا ئیسا بڵێن ئیخوان لە میسرە شکستی نەیەنا شکستی پێهێنرا ئەبێ ئەوان جوان دراسی ئەوەیان کرد بێ فاکتەرەکانی شکست پێهێنرانی ئیخوان لە میسرا چی بوو ئەمان دووبارەی نەکەنەوە شام دەبێەوە بکە بەڵێ ئەگەر نەیکرد بێ دراسی نەکرد بێ و بڕیاری لەسەر نەدابێ و نەخشە ڕێگایەکی بۆ دانە نابێ هەر لەیسەوە شکست دەخوات چونکو هۆکار زۆرە بۆ ئەوی شکستی پێ بهێنرێ بەڵام گوتارەکانی ئەبوو محەممەد جۆلانی زۆر قوڵەوە وتارەکانی تا ئیسەمیانە ڕەوە گۆڕاوە بەراورد زۆر ئەوەی کە متابعەم کردووە تا ئیسا عاقلانە قسە ئەکا بۆ هەموو سووریا قسە ئەکا ئیستیسنای کەس ناکا تەنها تەرکیزی لەسەر ماڵی حافز ئەسەدە و ئەو دەسانەی کە لە وڵاتە بوون زەرەریان لە وڵاتە داوە ئەویش خۆی نایڵێ خەڵکەکەی تر باسی خەڵکی ترەکە ئەو هەر تەرکیز لەسەر ماڵی حافز ئەسەد و بەشار ئەسەدەکە لەگەڵ ئەو دەستگا قەمعیانەی کە هەی بووە باشە بەس دەبێت وتە دەبێت چی بکەن بۆی وەکو میسریان لێنێت ئەڵێم ئەبێ دەرس لە بەهاری عەرەبی وەرگرن بۆ شکستی هێنا ئەوە یەک
دوو لە ئیخوانیش لە میسرە باشە بۆچی شکستی پێهێنرا یعنی چۆن ئیخوان کەوتە ئەو داوانی کەوا شکستی پێ بهێنرێ ئەبێ دەرز لەوە وەربگرن داواکان نێودەوڵەتی داواکان مەسەلەن ئیخوان شۆڕشەکە ئەو نەیکرد بەس لەبەرۆی پێگەی بەهێز بوو لە ڕووی کۆمەڵایەتی و تەنزیمیوە کەس منافیسی ئەوان نەبوو بارەکەیان خسە سەرشانی ئەوانی ژەوایە قوبوڵیان نەکردایە کردیان کە کردیان فریای ئەوە نەکەوتن خۆیان ڕێخن نە لە معادلەی ئیقلیمیە نە لە معادلەی نێودەوڵەتیە بۆ نمونە قیاداتیان زۆربیان لە سژن دەرهێنان ئاگیان لە شۆڕش نەبوو کە وەکوم سژنانی ئیستا لە دیمەشق دەریانەیەن ئاگیان لە هیچ نییە دەوانیش لە قیادات بەعزێکیان لە سجن بوون هاتن دوای چوونە لە مەرکەزی قەرار بوون کاتنە دەر هیچ پێشینەیەکیان لەسەر لە ناو حرەکەت و معادلەکان نەبوو بەس وەختی ئەگەیتە قیممە تۆ دژمنێکی 56 ساڵت هەیە کە ئیسرائیلە ئەوراقێکی کۆنی لەگەڵ میسر هەیە لە پێش کام دێڤد و دوای کام دێڤد بە ئەنوەر ساداتەوە ئیلتیزاماتی گەورەی لەسرە و دەولیەن مراقەبە ئەکرێ و ئەمریکا خاوەنیەتی لەگەڵ بەریتانیا ئەبێ ئەم وەرەقەیە ڕێککەیتەوە دوو تۆڵی نازاخ کاتەکە بۆ ئەمە تقریبان سعاتێکی ئەگەر زۆر لەسەی نەچین کەندا و لەگەڵ هینا لەگەڵ کەنداوە چۆن ڕێ بکەی بەدیلی ئیمارا دووبەیان حازر کردبوو لەسەر ئاو ئەمە خەتەرە هەروە ئەوانی کە هەماشت لە بەردەم دەستەی تحریری شامێ وڵاتانی کەندا و پیلانگێری دژنەگێڕن ئیسرائیل ئەمریکا و ئەوانە بۆ حکومەتەکەی یەکەم قسەی ئەم کابرا هاد مهم بوو جارێک کە چووە مزگەوتی ئەمەوی بۆ چوو جار پێ بڵێم هەر کە نەچووە سەر مینبەرەکە و لاسایی ئەو بەکر بەغدادی نەکردەوە و وەکو قائیدێکی ئیسلامی و خەلافەی ئیسلامی خۆی دەرنەخست ئەوە عاقلانە بوو شتێکی عاقلانەی کرد خەڵکەکەی خستە سەر مینبەرەکە خۆی لە ناو خەڵکەکەی تراوەستە ئەوە ئاماژەیە پامی تێدا بوو ئەی تەمعان خۆی پەیامەوە گەر ورد بیتەوە دوو وتی ئێمە لەگەڵ هیچ کەسێکی دەوروبەر لەوانە لە دەرەوەی ئەوانە جارێتی سووریا بۆ یە هەموو سووریەکانە بەبێ جیاوازی قسەی دژ بە هیچ دەوڵەتێکی دوور و نزیک نەکرد وە شەڕیشمان نابێت لەگەڵ هیچ دەوڵەتێکی دراوسەی دووریشە ئێمە هاتوین بۆ ئەوەی ئەم ڕژێمە لە کۆڵ ئەم میلەتە بکەینەوە ها سووریا بە هەمومانەوە دروستکەین بەس ئەو پەیامە بۆ لە مزگەوت بوو و بۆ لە مزگەوتی ئەمەویش هیچ شتێکەیە لەسەرەمە ئەمانە ئیسلامین خۆیان باگراوندیشیان ئیسلامیە فکریشیان ئیسلامیە دیکۆریشیان ئیسلامیە شام هەر بۆ خۆی مجتەمەعێکی ئیسلامیە هەر جوڵەیەک لە عالمی عەرەبیە ئێسا بکرێ جوڵە لەو نەوع بکرێ لە سەتانەوە تانەوە دوو پێنجی هەر ئیسلامی قیادەیەکە لە بەرۆی بەدیلی نییە ئیسلامەکە ئیستا بەدیلی نییە هێنە حرەکەی قەومی ماوە بچێ ئەوە بکە لە وڵاتە عەرەبیانە نییە نەعلمانیەت حرەکەیەکی شۆڕش گێڕانەی چەپی هەیە بتوانێت ئەوە بکە نییە هەر ئیسلامەکە هەیە هەر ئیسلامیەکەی 80 ساڵە لێی ئەدرێ و سجنەکرێ و دەرەکرێ و ئیعدامەکرێ ئینجام جارە حکومەتێکی سونی دەبێ ئەم حکومەتەکان تازە کۆتاییان ئەمە سیادە ئەگەڕێتەوە جارێ وجود ئەگەڕێتەوە بۆ سونە لە سووریا ئەبێ بە من نازانم لە کێشانە و پێوانە ئەبێتە چەند هەم بەڵامی ترەوە ئەگەر انتخابات بوو بە پێی نفوس و بە پێی عەدەد و ئەوەیە ئەو مافانەی کەوا بە زۆر زەوت کراوە لە سونەکان ئەچێتەوە شوێنی خۆی مافی زۆریان لە زەوت کراوە ئەی تەمعەن ئەسڵەن هەر پەراوێز خراون هەر هیچ حسابێکیان بۆ نەکراوە ئەو حسابەی کەوا بۆ شیعە ئەکرا بۆ عەلەوی ئەکرا بۆ دروز ئەکرا بۆ خەڵکی تر بۆ زۆر کەمایەتی کراوە لە دەسەڵاتە لە پێگەی دەسەڵاتە لە فرسەتی ژیانە لە دەوڵەمەندبوونە لە خۆشگوزەرانیە لە پێگەی سوپا لە پێگەی سیاسی و ئەمنیە لە پێگەی ئابوووریە هیچیان بۆ نەهێشتون ئیتر بەشی ئەوانیا دەربەدەری بووە یا بێدان کردووە یا سجن بووە باش ئێستا ئەم حەقانە کەم ئەگەڕێتەوە شوێنی خۆی باشە لە کوردور نەکەوینەوە کوردانی سووریا دەرفەت هەیە مەترسی هەیە لە بەردەم کورد تەمعەن لە بەردەم هەردووکیان کورد لە سووریا باشە بەپی ئەو متابعاتەی چەند ساڵە کردومانەوە لەسەر ئەز دیارە و
ئەمەی کە ئەمریکا بەجێی نەهێشتن ئیسش بەجێی نەهێشتن ئێسش لەوێت تا ئەو وڵاتشدا ئەمەزری هەر لەوێ ئەبێ و یەکێ لە استراتیژیاتی ئەمریکایەکیان ئەوەی ئەم کووردە لەوێ ئەبێ سەقامگیر بێ و ئەو مافەی ئێسە بەدەستی هێناوە ئەبێ ببێتە مافێکی دەستوری. کورد ئەمە ئەزانێ و کوردی سووریا زۆر عاقڵانەش مامەڵاکە و سەرکەوتویش ئەبن بە قەنەعەتی من لەبەر چی؟ من زۆر لەگەڵ تەمەن بیر و باوەڕ و ئایدۆلۆژیای پەکەکە نەبووم و نیشم با لە پێش ئەوە بڵێم، بەڵام ئەو هێزەکە لەوێن و ئەو حیزبەی کە لەوەیە لەبەرەوەی سەرکەوتوتر ئەبن لەوانەیە لە ئێمەش یەک حیزبە باوەڕێن بە دیموکراسی و تەعەدودیەت و هەرکەس هەڵسێ من پێم وایە نییە. یەک سەرکردایەتی، یەک ئایدۆلۆژیا، یەک خەریتەی سیاسی، یەک قەرار دۆ شتی ئاوا بۆ ئەو مەرحەلە بۆ دوایی وا نابێ بۆ دوایی ئەمە بەردەوام بێ ئەوانیش وەکو بەشار ئەسەدیان لێت وەکو هەر کەسێکی تر لە دنیا دیکتاتۆریەت ئایدۆلۆژی بێ حیزبی بێ بنەماڵەیی بێ شەخصی بێ عەسکەری بێ هەرچی بێ 100 ساڵ عمری بێ هەرە ڕوخێ. لەبەرەوە ئەسڵ ئەوەیە خەڵک و هاوڵاتی ئەساسی حکومڕانی بێ بە دەستگاییکردنی جومگەکانی دەسەڵات موئەسەساتی دەوڵەت و لەسەری هەمویانەوە هاوڵاتی ئەوەڵ و ئەخیر بێ ئەنی خاوەنی قەرار بێ. مەقبوڵەکە عەفوەن ئەوان سەرکەوتووە بن لەم پرۆسا تا ئەگاتە دەستور. دوای ئەوە دوای حەقی دەستوری ئیتر کوردی ژەبێ بە خۆی و ئایدۆلۆژیاکەیە بچێتەوە لەوێ بە خۆی و عەلاقاتیشیا بچێتەوە لە ناوخۆ حتا لەگەڵ هەرێمی کوردستان ئەبێ هەندێک عەقڵیان هەیە دەستکاری بکەن، هەندێک بیرکردنەوەیان هەیە بێ دەستکاری بکەن. ئەوانەی شامیش ئەوانەی شام ئەگەر وەکو خیتابەکەی ئێستەیان عاقڵانە مامەڵە بکەن بۆ هەموو سووریەکان بێ، دەرس لەو بەشار ئەسەدە وەربگرن، دەرس لە دیکتاتۆرەکانی تریش وەربگرن، ئەبێ حکوومەتی نیشتیمانی بۆ هاوڵاتی دروست بکەن. ئەوانیش بیر نەکەنەوە لە ئینتیقام مەسەلەن لە تائیفەکانی تر یا لە نەتەوەکانی تر تووشی کێشەی قوڵە بن. یعنی ئیستا ئەوە بۆ 100 ساڵە ڕوا ئەم چوار دەوڵەتە نیزاع لەگەڵ کورداکە نەیانتوانی کورد لە ناوبرن، ئەوەیش کە وەسیلەی لە ناوبردن بوو کردیان. ئێستا کوردی سووریا ئەوە 80 ساڵە هیچ ناسنامەیەکی نییە، هەوی شناسایی تاکی شەخصا هەوی ئەحوال مەدەنی هەوی ئەحوال مەدەنی نەبووە ئەم 80 ساڵە، جنسەی نەبووە، هیچ شتێکی نەبووە، لە قەرەچیش خراپتر مامەڵە کراوە. ئەوە ئێستا نەتیجەکەیەکی یەک لە سەرسەی خاکی سووریای بەدەسۆیە. باش تورکیا لەوە خراپتری کردووە ئەو چەند ساڵە لە عادی ئۆردۆغانۆ نا لە عادی ئۆردۆغان و کورد و ناوی کورد و مامەڵە و ئیسلاح و سڵح و شتە دەستی پێ کردو. 50 جار دەوڵەتەکە یەک لە دوایەکەکانی ئێران کوردی لەناو بردووە و تەفر و توونای کردو، ئێسەش کورد هەر ماوە وەر هەیە. ئەمە تاریخە، خاکە، جوغرافیایە، هەموو عمقێکی هەیە. بۆیە ئەگەر تەحریری شام بیر لەوە بکاتەوە بڵێ نینۆکی کوردەکەم بەکەم ڕازی ئەەکەم مافی نادەمێ ئەو کووردە سەری خۆی و ئەویشە خوات. ئەگەری ڕوبەڕبوونەوەی شەڕی ناوخۆشیە لە بینی تەحریری شام بێ هەموو ئەگەرێک کراوەیە سەدە بێ لە سووریا هەموو ئەگەرێک کراوەیە، ینی دوو ئەگەری ئەساسی هەیە بە عاقڵانە و لەسەر خەریتەیەکی جوان بەڕێکەوتنی ئیقلیمی نێودەوڵەتی هاتبن. ئەم مەرحەلەی ڕاگوزەرە 6 مانگ ساڵێ 2 ساڵ تا 3 ساڵیش 4 ساڵیش حکوومەتێکی جوانی ڕێک بخە، دوایی دەستورێک بنووسنەوە بۆ هەمویان، دەستورێکی فیدرالی حەقیقی وەکو ئەم درۆزنەی کوردست عێراق نا حەقیقی و نیەتی جێبەجێکردنیشان هەبێ، نەک وەکو ئەمانەی بەغا هەر لە کاتێکی شائەیان نووسی باوەڕیان بە جێبەجێکردنی نەبوو و هەر بۆیە نەشیان کرد، هەر بۆیە و هەر نیاز و نیەتیشیان نییە بیکەن مەگەر دوای ڕوخانی ئەمە کە پشت و پەنای هەمویان بوو، دوای ئەمە ئیتر بترسن و لایەک بکەنەوە لە کورد بڵێن کاکە وەرن بە ئەم جارە بەڕاستی ڕێژکەوی. بەس بەڕێزت پێ سووریای داهات و فیدراڵی دەبێ ئەبێ فیدرالی بێ، فیدرالی بۆ کێوی مەگەر کوردەکە خۆی نێ هەر ئەسڵەکەی کورد و سوننەیە خۆ ئەوانی کە
ئەڵێن باسێکی منتیقیشەیە بۆ شیعە و عەلەویەکان ئەڵێن هەیە بەڵام شیعە ئەو تاریخە قوڵە و ئەو هینەی نییە. باشە بەس تورکیا کە ئێستا ڕاستەخۆ پاڵپشتی دەستی تەحریری شاموانە دەکە خەبوڵ دەکات کورد فێدراڵەتی هەبێت لە سووریا بەدەست تورکیانە بەدەست تورکیانی ناخێر ئەی بەرزکێ ئیرادەی سووریەکان لەگەڵ ئیرادەی نێودەوڵەتی یعنی نییە تورکیاش بکاتە سەر ڕۆژاوی کوردستان تورکیا ئەگەر بڵێ بە فیدرالیەتی کوردی سووریا ڕازی نابم باشە بە دەستوری فیدرالی ڕازی نابم بەوە ڕازی نابم کە لەسەر خاکی خۆیان حکوومەتی خۆیان بکەن لە سووریایەکی یەکپارچە باش ئەوە تورکیا هەر لە ئیستاوە ئەوە من ئێڵێم بۆ تاریخ ڕازی نەبێ و تەدەخولی عسکەری بکە و ئەو وەزعەتێک بدا تورکیا لە مستەقبەلە بێتە فیدرالی و کورد شەریکی ڕئیسیە بێ لە ناوخۆی تورکیە بڵێ بینوسە لای خۆت ئەوە نووسیم بەس ئێستا خۆ لە سنوورەکان ئێستا تورکیا هەیە لە هەندێک ناوچەی لەسەر سنووری لەگەڵ هاتوتە پێشەوە ئەوە لە وەزعی خراپی سووریا لە وەزعی فەسادی سووریا لە وەزعی کەوتنی سووریا لە وەزعی داڕوخانی سووریا کە رووسیا لەوێ مەعسکەری هەیە ئەمریکا لەوێ مەعسکەری هەیە ئێران لەوێ مەعسکەری هەیە ئیسرائیل لەوێ سیادەی هەیە جاکێ لەوێ هیچ شتی نییە تورکیایش قەناعەتی کردووە بە ئەمریکا و بە رووسیا و بە ئێران ئەبێ منیش لێرە لەبەر سنوورەکانی خۆم و عەلاقاتی هەمومان منیش پێگەم هەبێ جێگەی کراوەتەوە جێگە بەسەندێک وا خوێندنەوە دەکرێت لە حکوومەتی داهاتوو ئەو تورکیا قسەی یەکەم و کۆتایی دەکە لە حکوومەتی داهاتووی سووریا هەندێک خوێندنەوە وا دەکرێت چاودێر وا قسەی خۆی ئەکا نەک قسەی یەکلای کەرەوە ئەکا ئەمە بە حساب ئەمانە کە لە تورکیا تەدریبیان پێکراوە مەشق و ڕاهێنانێکی پرۆفیشناڵانەی احتیرافی کراون تەدریبی حکومڕانیان پێکراوە وەکو جەیشێکی نظامی هاتوونەتەوە نەک وەکو میلیشیا تورکیا زەحمەتی لەگەڵ کێشاون تورکیا بەرنامەی بۆ داناون تورکیا ڕوئیەی حکومڕانی مستەقبەلی پێداون ئەم تەحلیلانە کە ئاڵێن تورکیا قسەی ئەوەڵ و ئەخیرەکە لەسەر ئەم ئەساسەیە بەڵام خۆ سووریا شعبی سووری پێکاتەکانی سووریا ئەحزابی سووری هەمووی بریتی نییە لەم خەڵکانی کە ئەوە تورکی ئەمەی لەگەڵا کردو ئەمە هاتوون ڕاستە ئەو هێزن کە توانیان ئەمە بکەن باش ماوەس حەوت خولەکمان ناوە بە کوردستان پرسیارێکی وەکو ئیسرائیل دەستیە لە ڕووداوانەی سووریا پێی خۆشە لە بەرژەوەندێت یاخود چۆنە یانیان پرس ئەتوانی بڵێ لە 150 ئەم خستنە ئیسرائیل خستی ئەی تەمعان ئیسرائیل غەزە و حەماسی ئیبادە کرد شتێکی وای نەهێشتن ئیسرائیل حیزبوڵای تەواو کرد عەمودی فەقەری و بربڕەی پشتی ئەم بنەماڵە و ئەم حیزبی بەعس و سوڵتە بوون لوبنانی نیوە کردووە و گیانێکی وای پێ نەهێشتووە کە ئەویش پشتێکی گەورە بوو بە پێگەی حیزبوڵا و بە هێزەکانی تریوە زەربەی خراپی لە ئێراندا و ینی ئێرانی بە تەواوی ترسان تقریبا نەتوانی بڵێ ئیسرائیل نیوەی کردبوو هەر بەشی پاڵەکەی مابوو باشە ناگەرەوانە ڕووی نەدایە پێشبینی زیاتر خاکی سووریا داگیر بکە ئیسرائیل داگیرکردنی سووریا کاتێ ڕوئەدا ئەگەر ئیسرائیل معلوماتی ئەوەی هەبێ ئەم تەحریری شامە دەوڵەت دروست بکەن دەسەکەنەوە بە جارێکی تر شەڕ لەگەڵ ئیسرائیل و پەلاماری ئیسرائیل و شەڕکردن لەسەر جۆلان و هێنانەوەی بۆ سەر سووریا ئەبوو محەممەد جۆلانی خەڵکی جۆلانە بەڵێ ئەوە زۆر کێشە نییە ئەگەر ئیسرائیل ئەمە بزانێ تر وایە بزانێ ئەمە ئەکەن پێشەوەی مەچەکیان قایم ببێ لێە باش ئەمریکەکان ئاگادارن چۆن ئەمریکەکان ئەوانیش ڕۆڵان هەبوو شتێک نیە ئەمریکان نەیزانێ و دەستیشی تیانە بێت دەستی تێ هەبوو بکەوتنە باش وەکو مۆسکۆ ئەی بووە بە خێرایی ئەوانیش مۆسکۆ چیان دەستکەوت چیان لە دەستدا لە سووریا مۆسکۆ تەمعەن دوای ئێران شکستی گەورە زەرەری گەورە بەر مۆسکۆ کەوت دوای ئێران زیانەکەی چی بۆ ڕووسیا بۆ نمونەکە لەوێ رووسیا
رووسیا لەگەڵ ئەو پیاوە و ڕژێمەکەی ڕێکەوتووە پێگەیەکی عسکەری و ئەمنی هەبێ لە ناو سووریا و کەناری دەریا و تەنها پێگەی ڕسمی و فەرمی و بەهێزی شەرقی ئەوسەد بۆ رووسیا دەست و قاچی لەسەر ئاو بێ تەنها سووریا بووە لە دەستیدا هەرچەند هێشتا بێئەمەل ناوە هیچ نییە موقەتە هێشتا بێئەمەل نەبووە ئەو ئیتیفاقێ ئەم کردوێتی تەحریری شام و شۆڕش نەیان کردووە بۆ هەیە هەڵی وەشێننەوە بۆیە هەڵی وەشێننەوە بۆشی هەڵی نەوەشێننەوە ڕێکەوتنێکی سیاقۆڵی هەبێ لە بینی ئەمریکا و رووسیا و ئەم شۆڕشە تازەی کە کراوە کە بە مەحدودتر بەڵام تەوان ڕێکەوتنەکارەوە نییە ڕێکەوتنەکەش بوعدی تریشی هەیە تەوان ئەم ڕێکەوتنە بۆ کرا رووسیا بۆی هەیە لێرە بمێنێ و ڕێکەوتنێکی نەوتیش نەوت و غاز هەڵبەت بیرمان نەچێ لەژێ خاکی سووریا بەحرێک ئەگەر جایز بێ بڵێم مەخزوونێکی زۆر گەورەی قوڵی غاز هەیە و بەشێکی زۆری ئەو نەوت و غازەش کەوتۆتە ژێ خاکی کوردستانی سووریا سووریا ڕێکەوتووە لەگەڵ مۆسکۆ هەر زەمانێ من ژیانی سیاسی و ئیستیقراری سیاسیم سروشتی بووە ئەمە تۆ شەریکی گەورەی ئەم بەشێت کەواتە وزە یەکێکە لە ڕێکەوتنەکان وزەی ژێر زەمین و ژێرخاکی ئایندەی سووریا لەگەڵ ئەو پێگەیی کەوا بمێنێ ئیسە رووسیا ئەوە هیچەوەی ژێر زەمینەکەی هەر ئەڕوا ئەکسەر دەستی ناکەوێت مەگەر بە ئیتیفاقی تازە و پێگە ئەمنی و عسکەریەکەشی ئێستا کەوتووەتە خەتەر بۆیە هەر لە ئێسەوە هیچ تەسریحێکی خراپی بەرامبەر بە شۆڕشەکە نییە و بەشار ئەسەدیشی وەکو سیاسی قوبوڵ نەکردووە وەکو مەدەنی قوبوڵی کردو بۆی لێەوە تەسریحی سیاسی نەدا لێەوە خەڵک هان نەدا پارە و پوڵێ ئەگەر ما بێ یا دەستهی بێ خەڵکی لێ دروست نەکا و کێشەی تری ناوخۆی بکە بە مەدەنی قوبوڵی کردووە باش لێکەوتی ئەمڕۆداوان لەسەر عێراقێ لەسەر کوردستانی باشووری کوردستان هەیە ئەمە جارێکانێ باسی کوردستان نەکەین چونکە مە فرسە و هەلو مەرجێکی گەورەیە بۆ کورد هاتوۆتە پێش کە بەڵایەکی گەورەی لە کۆڵ بۆتەوە لە سووریایش و لێرەش چونکو وەختی ئەوان بارگرانیەکەیان سووکە بێ لەسەر ئێمە سووکتر ئەبێ ئاسانتر ئەبێ پارتی و هەسەدە پەیوەندێکی ئاڵۆزە کێشە بۆ یەکتر دروستکەوانەوەشتی قوربانەوەشتی حیزبیە ئەمی حەلە بێ بە معادلاتی تر حەلە بێ ئەوە بەڵام خۆ پارتیش دەوێت ئەنە کەسە بچێتەوە ناو سووریا هێزی ڕۆژ بچێتەوە ناو سووریا پارتی ئەنە کەسەیە پارتیە هەسەدەیە نازانم چییە خۆم نەوانم زۆر بۆ لەبەر ناکرێ ئەمانە ئەبێ لەگەڵ ئەم معادلە هەموو ئەمەیان دەستکاری بکەن تەواو ئەبێ ئێرەیان دەستکاری بکەن چونکو فلیمێک بینرا لە ماوەیەکی کورتە ئەحجایە بنێ بەسەر هەموو کەسێکی تریشا بێت هەر یەکێک بە جۆرێ بەنیسبەت عێراقەوە باشە عێراق تەمعەن زۆرینەی عێراق من کورد و سنەکەی ناڵێم کورد و سنەکەیەوە هەر زۆری پێخۆشە هیچ باشە زۆرینەی شیعەی عێراق کە ڕازی نەبووە بەم ڕژێمەی کە لە بەغا هەیە و بە تەواوی دەسەمەوەی ئێرانە شیعەکانیش پێیان خۆش بۆچی؟ چونکو هەمیشە بۆی هەبووە ئەم کێشەی سووریا ببێتە بەڵاو خوێن بڕژێ بە عێراقا بۆیە هێزە شیعەکانی عێراقیش بێت دەنگەیان لێ کرد و پێشتر تەمان ئاگادار کراون و دوور نییە هەڕەشەشیان لێکرابێ کە نابێ عێراق لە هیچ مستەوایەکە نەمیلیشای چەکداری حەشتی شەعبی نەهێزە سیاسیەکان نابێ مووقفێکیان هەبێ دژ بە واقعی کەیەتە پێش و عەمەلی مامسەکاتمەکەمە بۆ زۆر سونەکانی عێراق هیچیان لە بەردەمدا شتێکی وا ڕووداتەوە لە عێراق سنە گەورەترین فورسایان بواتەوە پێش ئەگەر سەرکردایەتیان هەبێ هەیە ئێستا تا ئیسەنیانە ئەی کوردی خۆمان لێرە لە باشوور دەرفەتەکە چییە؟ دەرفەت بۆ ئێمە تۆ پارچەیەکی ترت هەنگاوێکی تری گەورە چۆتە پێش وایە؟ بەڵێ زۆری چۆتە پێش فورسەیەکی گەورە هاتوۆتە پێش بۆیان و لە ئێسەوە ئەبێ
لەسەر ئاستێکی بەرزتر استراتیژیتر نەتەوەییتر باش بیر بکەنەوە کە لە مەولا ئێمە چۆن ئەم هەلومەرجە نێودەوڵە ئیقلیمی نێودەوڵەتیە چۆن بقۆزینەوە. هەژمونی ئێران لە عێراق و ئەوە لە سووریا و شام تەواو بوو، لێرەش لە 150 بۆ هەفتای کۆتایی دێ. باشە تورکیاش لە مۆلا بەس خەمی خۆیە خوا ئەم شەڕ و گەڕە نەچێتە ئەو دیوی سنوور، کەواتە کورد لە مەولا لە بەغایش و لە ملاولاش زیاتر مرونەت بەرامبەر بە کورد ئەنوێنن و ئەبێ کورد بچێتەوە بە استراتیژی ئایندەی نەتەوەی خۆیان. دەرفەتێ بۆ دەوڵەت لە سووریا دەوڵەت کورد نازووە بۆ زووە لە عێراقیش زووە زووە وەکو شەڵا زووە زانی بۆ چونکو ئێمە ئەم حکوومەتەمان بۆ جوان بەڕێوە نابرێ و سەروبەری نێجا خۆ بین بە دەوڵەت هەر وەکو دوپسە سیستەمی بنەماڵی بڵێن لەوێ کۆتایە لە ناوچەی تریش کۆتایی بێت باوی نەماوە سیستەمی بنەماڵی سیستەمی ئەم بنەماڵەیە ئەم جمهوریانەی کە مەلەکی مطلق بوون باشە هەر باوی هەر نەبووە بەڵام سەپێنراون بەسەر میلەتەکانە بە زۆر دانراون حیمایە کراون دەعم کراون پشتیان گیراوە هەر کەس لەبەر جزئێ لە عمقی استراتیژی خۆی لە ناویانە ئەگینا خۆی ئەگە بنەماڵەیی لە دنیا ئەگەر مەلەکی دەستوری بێ ئەمارەتی دەستوری بێ هیچ عیبێکی نییە هیچ عیبێکی نییە ئیسا ئەردەن تا ڕادەیەک باش مەغریب تا ڕادەیە باشە چونکو لە دەستوریوە نزیکن ئەناخۆ بەریتانیا و 12 دەوڵەتی ئەوروپی و حتا ئوسترالیا و ئەمانە هەمی لەژێر تاجی مەلەکی بەریتانیان و عیبیشیان نییە. سوپاس دەکەین سپاسیان دەکەین ماوەسە محەممەد ڕۆف مادەمان کردی سپاس سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس باوەکارانم خواتان